کاک سڵاح چۆنی؟ باش کاک سڵاح باشی ڕێز ببوورە لە کات تێ دوسێ دەقا وڵای کاک سڵاح هەندە زانیاری لەسەر تواتیەی تر بە هیوام وەڵاممان بدەیەوە مەمنون دەبین. کاک سڵاح تۆ دادوەری کۆمەڵێک زۆر لە دەوڵەمەندەکانی سلێمانی جیراینا ئەڵێن لە هەمووان بە پارەیەکی زۆر وەرگرتیە تاوان بام خۆمت پێ بناسم من ناوم قادر نادرە مەمنونم سوپاس کاک سڵاح هەندێک زانیاریمان بۆ هاتیە بوتم بەر لەوەی بڵاو کەم و دوای ئەو گلەی نەکەی وایە نەسەر ڕاستەوخۆ ڕاستەت کاک سڵاح کۆمەڵێک دەوڵەمەند گیراون تۆمەتی ئەوە دەدرێتە پاڵتو کە تو پارەی نەقدیان لێ وەردەگری و ئەو پارانە زۆرە بەبێ ئەوەی وەسڵ بدرێ بەبێ ئەوەی یعنی هیچ شتێکی قانونی هەبێتن بە کاش لێیان وەردەگیرەوە تا چەند ڕاستە؟ جنابێت من ڤیدیۆکانی تۆ زۆربەی متابعەم کردووە سوپاس دەکەم کە پاک بێ ئینسان کە پاک بێ جنابێت ئەو ئەرکە پیرۆزەت لە ئەستۆیە بەڵێ تحقیقەکەی چ دەکەویت حەقی خۆتە و دەستخۆشی لێ یەکەم سوپاس ئەوەی جنابێت ئەڵێیت با من شتێک بێخەمە لە قورئانە هەیە شتێک هەیە ئەڵێ لا تقربوا الصلاة بەڵێ وەنتم سوکارەکەی ناگۆترێ وایە ئەوەی جنابێت ئەڵێی تەواوە سەد لە سەد بەتعدیلێک بەڵێ یعنیش ئەوەیە ئەو پارەی کە ئێمە لیان وەرەگرین ئێمە من وەکو حاکم سەلاح نا وەکو حاکمی تحقیق بەڵێ وەکو حاکمی تحقیق بەڵێ ئەم دۆسێ حەزم بە جەنابەت بە هەر معلوماتێکی ئەوەلیش هەبێ لەسەری طبعا ئەزمەیەکی زۆر ڕووی کردە شاری سلێمانی بە بۆنەی بردنی نەقد لە بانک بەڵێ تەسەوور کە کاقادر ئەم هەموو نەقدەی کە لە شاری سلێمانی هەیە کە ئەڵەی شاری سلێمانی و دەوروبەریشی بەڵێ بە قەزاوناحەکانیشی من حاکمی ئاسایش نەبووم ئەو کاتە حاکمی تحقیقی سلێمانی بووم تەنها حاکم پێش من حاکم ئاواتی لێ بوو دوای من حاکم سەیوان بوو اینجا من یعنی من ئەخیر مرحلە بووم لە مەبلەغەکان کە دانراوە شوانم ئەوەشت بۆ ڕاستکەمەوە کە جەنابەت ئەو قسەی تێگەی تەواوە پارەیان لێ وەرگیراوە بە نەقدیش بەڵام پارەکە چەند چۆن لیان وەرگیراوە چۆن دۆسێ هەیە لای من لە ڕووی تۆمەتباری مەسەلەن حەسە لە ڕووی جەنابەت تۆمەتباری لای من دۆسەی بردنی پارەی نەقدی بەرامبەر بە چەکی بێڕەسید وایە بەرامبەر چەکی بێڕەسید ئێمە یعنی بڵێن حاکمەکانی پێشمون باوە بڵێن چیان کردبوو لەگەڵ بانقی هەرێم بەڵێ بانقی هەرێمە سلێمانی اتفاقێکیان کردبوو وتبوویان کاکە وەزعی نەقد لە سلێمانی ئەگەر وا بەردەوام بێ ئێمە ناتوانین موچەی فەرمانبەر بدەین گەشتمە ڕێکەوتنێک لەبەرەوەی بەڕاستی کاقادر کۆمەڵە زۆرە یعنی لیستێکی زۆر گەورەیە خەڵکانێک نازان تۆ تا چەند لە نزیکەوە ئاگاداری لەو دۆسێ ئاگاداری تێ لەسەر ئەو دۆسەیە ئەمە کۆمەڵی خەڵکن هەستاون تەعاملیان بە چەک کردەوە چەکی بێڕەسید چەکانە ڕەسیدی نەبووە لە بانک ڕەسیدی نەقدی نەبووە بۆ نمونە من 100 ملیۆن دۆلارم هەیە یان 100 ملیۆن دینارم هەیە ئەیەم بە کاقادر ئەچێ فرۆشێتەوە بە خەڵکێکی تر بە 80 ملیۆن دۆلار لە دوای بە 80 ملیۆن دینار و یەکێکی تر ئەچێ فرۆشێتەوە بە 70 ملیۆن دینار نەقد نییە هەندێک کەس هەستاون چیان کردووە استغلالی نفوذ و سوڵتەی خۆیان کردووە یان واستەیان شتێک چۆن پارەکانیان بە نەقد وەرگرتووە لە بانک کاتێکە ئەو چەکە خۆی نەقدی نییە چەکەکە خۆی فقط بۆ ئیسباتکردنی مەبلەغێک کە لای کاقادرە هی منە دیگەشی جەنابێت بەڵێ وەکو سیارەی بەرازیلی قەدیمەگە بێتەوە بیرت لە هەشتاکان نازام لەو تەمەنە بوویانە دیارە هەروایە من والدم هەفتەیەکە کاقادر یان بیرمە بۆ معلوماتی وەکو جەنابێت باست کرد سەرەتا بڕۆکریتەوە ئەو پارەیان لێ وەرگیراوە ئەو پارەکان محفوظە بەڵێ محفوظە داواکاری گشتی 2 هەفتە لەمەو پێش لەگەڵ من دانیشتووە قسەمان کردووە
تنانەت ئەو قسەی کە جەنابەت ئەڵێیت ئەو گلەیان چون لای داواکاری گشتی کردووە بەڵێ داواکاری گشتەکەی من یارخانە چنان خامەتی کات حاکم ئەو مەبلەغانە ئێوتم چنان خان خۆ جەنابەت دەزانی من 15 هاتوومەتە ناو داواکە پێشپارە من نەقد وەرنەگرتووە هەمووی لە پێش من بووە يعني هەمووی حاکم پێش من کردێتی بەڵام هەرچەندە کاقادر لەگەڵەوەشە هیچ پارەیەکی نەقد بە ئەوانتە ناڕوە بۆ نمونە کاقادر 100 ملیۆنی لێ وەرگیراوە 100 ملیۆنی کاقادر سابتە لە بانک بەس کاک حاکم بوارم دەدەی پرسیارێک ئەو پارانە ئەڵێن حتا وەسلی نادرێتێ وەسڵ یعنی بە گۆترا کاقادرجان بۆ چێکم براکەم جەنابەت لە ئەوروپای لەخوا بە زارەپیاکی عاقڵی تووپیاکی مەمنون حەزەکەم بۆ هوند ئەم برات بڕوون کاتەوە بەڵێ ئەو کەسەی کە ئەوێت وەسلی بۆ بکەم بەڵێ بابێتە لای من کاقادر بابێتە محکەمەکەی من عریزەیەکم باتێ بڵێ جەنابی حاکم سەلاح من بڕەپارەیەکم داناوە لە ئاسایش لە بانک لە هەر شوێنێک لیان وەرگتوم 100 ملیۆنە داواکەم وەسڵێکم بۆ بکەن من ئەیکەم بە بڕیار بۆی وەسڵێکی بۆ ئەکرێ بەرامبەر ئەو پارەی لێ وەرگیراوە بەس کاک حاکم ئەتو بۆ خۆ دەزانین تۆ پیاوەشی دەوڵەتی یەکێک بە نمونە ئەمە هەژنۆ ناوم لایە 100 دەفتەری لێ وەرگیرایە 70 وەرگیرایە 30 وەرگیرایە حەز ناکەم ناوەکان بدەم معقولە هەروە بە گۆترە لێی وەردەگیرێ بەبێ ئەوەی مستەمسەکێکی نەدرێتێ قادر حەزەکەم با یەکشی بۆ باسکەم بڕوا بکە بەڵێ وشێک بەکاربێنم بانکی سلێمانی بەڵێ بانکی سلێمانی تاوان کراوە کاک حاکم توایە قەوس ئەوەی بڵاو دەکەمەوە بۆیە بۆ بەغەڵەت تێم نەگەی دوای ئەو بڵێ ئەوەی بەڵێ ئەتر ئارەزوی خۆتە چ دەڵێ بەس دوایە گلەیم لێ نەکرد چکۆم لەوەلیش ناوی خۆم پێگوتی بەڵێ بۆیش پێت دەڵێم بەڵێ بەڵێ بۆم باسکردی هەنێشت هەیە بە تۆ ئەگات لا تەقربوا الصلاة بەڵام تۆ هەر وەکو کەسێکی ڕۆژنامەنووسیت وەکو کەسێکی با بڵێن کەسێکی تێگەشتووی ئەبێ بە دوای حەقەتەکە بگەڕێیت ئەو ستی من پێ دەڵێم بەڵێ ڕاستە کۆمەڵک پارە وەرگیراوە بەڵام ئەو پارانەی کە لێیان وەرگیراوە نافەوتێ یعنی بۆ حاکم سەلاح وەرنەگیراوە بۆ مدیری ئاسایش وەرنەگیراوە بەعەکسەوە ئەو پارانە تەنانەت وەکو ڕەسیدی خۆیان بۆ گەڕانەوەی سوێنێ بۆ بانک ئەگینە خۆ ئەمە نە مسادرەیە نە دەست بە سەراگرتنە نە سەرانەیە ئەمە حەزەکەم با جەنابەت چاک بزانیت و ئێمە هەموو کاتێک وتومانە مادام دۆسەکە لە محکەمەیە کاقادر هیچ کەسێک غەدری لێ ناکرێ هیچ کەسێک من مەسئوڵیم لە قسەی خۆم بەڵێ کاک حاکم ئەی ئەڵێن باشە یانە تو دەڵێ ئەوەیە ئێستا و کابرا بێتن بڵێ 100 دەفتەرمدایە چ مستەمسەکێکەیە کە 100 دەفتەریدایە بەنمونە چ بەڵگەیەک هەیە کە ئەوەندە پارەی هەیە دەڵێن پێتان گوتوونە کە لە بۆتان نییە داوا بکەنەوە تەواو یعنی خلاص ئەوە بەڵێ بەڵێ باوەشت بۆ شیکەمەوە چاوەکەم باوەشت بۆ ڕوونکەمەوە بۆت ئاسان کە بۆ جەنابەت تێگەیت پارەی کە لێیان وەرگیراوە ڕاستە بۆیان نییە وەریگرنەوە بەڵام ئێستا نا لەبەر ئەوەی ئەو دۆسەیە بۆ معلوماتی جەنابەت دوای ئەوەی کە ئێمە محکەمەی تحقیقی تیاکەین دۆسیەکە بەڵگەکانی تیا خۆ ئەەکەینەوە دوای ئەمە قۆناغی ئێمە قۆناغێکی تر هەیە پێڵەن قۆناغی دادگاییکردن جەنابەت لە ئەوروپای کاک قادر ئەزانیت هەموو سیستمێک چ سوید چ ئەڵمانیا سیستمی نیابیان هەیە ئەوان محکەمەی تحقیق لەگەڵ پۆلیس ستیشن تحقیق لە هەموو دۆسیەکە ئەکەن دوای ئەوەی کە تحقیقیان تیا کرد لە دۆسیەکە بەڵگەکانیان کۆ کردەوە وتەی تۆمەتبار وتەی شاهد بەڵگەکانی مادی و قانونی تیا کۆ کرایەوە ئەم محکەمەیە هەوەستێ داواکە ئیحالەکە بۆ لای محکەمەیەکی تر لە محکەمەی تحقیق لەسەر وترە دەبێن محکەمەی جونەح محکەمەی دادگای کتنە یعنی بۆ ئەوەی جەنابەت معلوماتت هەبێ ڕاستە ئەو پارەی کە لیان وەرگیراوە ئێستا نایەندرێتێ ئێستا لەبەرەوەی لە تحقیقا زۆر جار هەیە دۆسیەکان بە ئاراستەیەک ئەڕۆن بۆ ئەوەی بەڵگەکانی ناو دۆسیەکە بە ئاراستەیەکی چۆنەوەی خراپە نەڕوە دادگای تحقیق پارێزگاری لە بەڵگەکانەکە بزنی ئەو پارانە کە لیان وەرگیراوە کاک قادر چونکە جەنابەت دەزانی هیچ شتێ وەکو حەرەکەی نەقد نییە بەداخەوە لای ئێمە لە کوردستان بە عام و لە عێراق بە شێوەیەکی گشتی
سیستمی بانکیمان سفر ئێمە لێرە کاک قادر بەڵێ ئێمە سیستمی بانکیە زیاتر متبعە لێرە سیستمی نەقدە کاشە سیستمی بانکی لێرە متبع نییە هەموو ڕێگەیەک کە بۆ تعاملاتی نەقدی ئەکرێ ئەمڕۆ بەداخەوە ئێڵێم لە 180 ئەگەر لە 190 نەبێ لە 180 لە ڕێگەی کاشەوە ئەبێ جەنابش دەزانی کاک قادر ئێستا جەنابت 100 ملیۆنت داناوە من بێم ئەو 100 ملیۆنت بمەوە تەکیدم دوای هەفتەیەک دوای مانگێک پێت نامێنێ ئەیخیتەوە معاملە ممکنە لەگەڵ ڕێزما بی بمەڵک بی بەشت ئەو کاتە من وەکو حاکم تحقیق بۆ پاراستنی مافی گشتیە ئەمە بۆ معلومات جەنابەت معلوماتی دەبێ ئێمە ئەوەی کە من ئەیکەم کاک قادر ئەوەی کە من وەکو حاکم تحقیقێک ئەیکەم و بەدەلالەتی هەموو محامیەکان کە لەناو دۆسیەکان هەمویان محامیان هەیە ڕۆژانە مراجعەکەم بۆ لای من کە من وەکو حاکم تحقیقێک گفتوگۆی قانونیەکەی لە بینمانە فيان أولم بالحرف الواحد جناب شتي راقينم لمحكمة تحقيقي إما هيج برفاريق نادري توحستا والله هيج برفاريق ناخرية آخر شون إثبات دكري كاك حاكم شون إثبات دكان كليت هوا قلت يعني هر بزارة شيء من بقى سيشتكم أزانم بله أما العهدي من نكراوة كقادر أما العهدي من نكراوة يعني من العهد من نكرة مثلا بقول هنا كقادر 100 مليون يورو الجلاوة حاكم صلاح لي نبغى كاتا اي بقى خلناك اساتو حاكمي كاك حاكم اساتو حاكمي كيس شوادي تكنتو بازار شوار جلابة بي او يعني ليرة ذكرون دا سيور دقري $1 وصلك الددريتي وانا بلغيك الددريتي بصدان دفتر ورجيلا بصدان دفتر بخد لما بارصد دزاني ببيع اوي يعني زور بعشائري وكو سردمي اغاتي تونا دايك انا حاكم وقرايته ولا تشي بوا يعني دولة داري سيتي داده بوشوية باراليكتر ورد جيريتن ببيع اوي هالبياملن كاكا اوان دور جيرايا ولو رجيدت عندنا وحتى حاكم او رخنه جاكرن الين خلق هي بصاله جور بو يعني بتسندين مانغ لجور بو بدريت دادگاه بو خوش دزاني هر کس که جيرا ده بلا ما 4 ساعت تحويل حاكم بكري ونيا من مثلا خريجي تاريخ بس يعني اتو اقتصادي انا بعضك باش شي دزانم بس مثلا او الفوبيع ونيا هيك كدغيرن الين خلق هي 6 مانغ لجور نديدن دادگاه نبريددن پارەی دەدا بەردەدرێتن یعنی کێشەکە هیچ ئەوراقی مەحاکم و شت نییە بەڵێ با من شتێک بۆ برای خۆم ڕوونکەمەوە حەزەکەم لەم تێبگەی بەڵێ من طبعا یەک دوو مقابلە جەنابتم بینی کە تەلەفۆنی بۆ خەڵکەکە خەڵک ڕایە کرد خەڵک تەهەڕوبیە کرد مۆبایلەکەی داخستەوە یەک دوانێک لە حەز ناکەم ناوێنم بەڵێ یعنی تەلەفۆنت بۆ خەڵک کردو و توتە من قادر نادرم و توتی بەڵێ ئێستا کاتم نییە دوایی نازام چی من كقادر من كابريك حاكم بله من بقانون تعامل الراكم بله وا تعامل المقاصدي من جوابت هي ما بقانون بو لبل اوي الحمد لله كقادر من اخوه بزابه هيش قمانك من الخوم هنا الاجراءات كان يخوم هيا ما هيش اشتيك كلابه بخلاف قانون الاوراق تحقيقها للاي من ببلغي دوشت كاك قادر ببلغي دوشت بلغي كم هم دوسيه كحاكم صلاح يبين إمزاك دواكاري دشتيك هي رقيبك بله يعني بقولوا لك قادر رقيبة دواكاري دشتية أو راقي من بينها بله قادر قادر لكي من دروس بيه من قانوني بيه حاكم شراخان كبلين وكوهين حاكم شراخان وكو دواكاري دشتي ومن وسيارك حاكم أوبر ياريتو لفلان روز لفلان برقا ناياسايا كار شوروا بله قادر أما حسكم بو جناب بزاني رقابي مشروعية قوانين وقرارات حاكم للعند وكاري يشتوى وكو شون علي يشتيك أكيد تشاوديري كاميرا بله شوينيك بس أو كسوا دنياتك مول لدستوريته شرعيتي هم قرار كان محكمة تحقيق بمنو بهم حاكم كانت كمان أو تقريبا مانجيكا يعني مانجيكي طوونية من محاكم تحقيق أسايشم ولا يشتريش هلا تحقيقهم لتحقيق اسلامانيهم اسش هلا محكمة تحقيق اسلامانيهم والله ابوي جنابة فكرية كتابة لسر موضوعك هيج كاتب حاكم منفردني لبريع دان الاوراق لبر اوي دواكاري قشتي هي دوري رقيبي هي لسر اوراق تحقيقي كانوا لسر برياركاني دادقا اما برقية كم كاكي قادر برقيدهم همو كسيك همو تومت بارك همو يعني محاميان هي
هەموویان پارێزەریان هەیە تەسەوڕێکی کاقادر هەیە دوو پارێزەری هەیە ئەجواری هەیە ئێوە بێگومان هەموو دەوڵەمەندەکانی سلێمانین ئەوانە بێگومان ئەمە بەستم عەفوکە ویستم بەس بەستم لە چییە بۆچی بکەمەوە حاکم سەلاح منفرد نییە لە بڕیاردان لە ئەوراقی تحقیقی هیچ کاتێک قراراتی حاکم صلاح من وەکو حاکم تحقیقێک کات بەڵێ بەڵێ تێگەیشتم لەو خاڵەی ئەمڕۆ حەزەکەم جەنابەت تێ بگەیت ئێستا ئێمە سەر خاڵی دووهەمیش کە بۆ باسەکەم من ئەگەر بڕیارێک دەرکەم محامەکە بەدڵی نەبێ یان داواکاری گشتی بەدڵی نەبێ کە ئەڵێن بەدڵی نەبێ ئەنی نایاسایی بێ ئەطراف بۆیان هەیە تەمیزی بکەنەوە ئەم تەمیزە ئەچێتە سەروی محکەمەیەکی تر پێڵەن محکەمەی جینایات بە صفەتی تەمیزی سێ دادوەری تایە ئەو سێ دادوەرە هيئة يعني بيقومان هيئات بقوتر حاكمية بيقومان لروي ريدان لروي برياردان بويا لروي شرعيته لروي قانونيته ضمنيات أكمو صد لصد قبل يرى قرار كان محكمة تحقيق بمنفردي درناشيات يعني مساج درناشية من كقادر رقم ليتي رقم كاكا 200 مليون لك قادر برقرن نخير داواکاری گشتی یەتەجواب لەسەر ئەوە بۆ قادر 200 ملیۆن بەس کاک قادریەتەلای من بەڵێ بەڵێ کاک حاکم ببوورە یعنی بە پێک گوتەی چوو تێگەیشتم ئەوە پرۆسەیەکی قانونیە شتێکی زۆر باشەوە لە هەموو دنیا وایە ڕێزکە قانونی وایە بەس ئایا ئەو ڕێزکە قانونی وەرگرتیە هەر لە یەکێک لەو دەوڵەمەندانە جیرابی لە ماوەی 48 سەعاتی ئەوراقی کرد دەکەن حاکم و ڕێزکەی یاسایی خۆی وەرگرتبی چکە ئەم بە من یا گوتە 6 مانجی شتێپەڕیە کۆمەڵێک ناویشان بە من گوتووە کە یعنی بە گۆترا ئەو بوو پێیان گوتێ پارەی دەدەی برد دەدەن پارەی نادەی برد نادەن ئایا ئەو حکایە ئەو قسەی لە بۆ من گوترایە ڕاستە لە ماوەی 48 سەعاتی داوتانە دادگا و حاکم تحقیقی کردیەوە و تەحویلی مەسەن داواکاری گشتی دیتی ئەو ڕێزکە قانونیش بردرایە ئەوانەی بەری بن بەری درابن ببوورە ئەزانم ئەو ڕێزکە قانونی و ئەوانەی بەری بن بەردرابن ئەوان کە درابنە دادگا یعنی کەستان داوەتە دادگا بەنمونە ڕێزکەی ئەوەی خۆی بەڵێ کاکێ قادر باش ئەم بڕگەی بۆ جەنابەت چی بکەمەوە چ دووسێ بڕگە لە خۆی ئەگرێ یعنی دووسێ فەرع بەڵێ یەکەم بۆ پرسیارەی جەنابەت بڵێ ئێمە ئەو کەسانی کە تەوقیف کراون پێشتر لەبەر ئەوەی ئەزانی چۆنە کاک قادر بۆ نمونە تۆ تەسەوڕ کە خەڵکی تایە 50 ملیار دیناری لایە کاک قادر 50 ملیار خەڵکمانەیە کورە خەڵکمانەیە 100 ملیار کاک قادر من بۆی ئەڵێم تۆ ڕوویەکی هینەکان پیشان داویت ڕوویەکی شتەکان پیشان داوی وەکو عەینەن لا تەقرەبو الصەڵات بەڵێ بەڵێ وایە بۆی ئەمە بۆشیەکەمەوە کاک قادر من بەرامبەر بەخوای گەورە بەرامبەر بەخوای خۆم مەسئولم چونکە من کاک قادر جەنابەت ناناسم من جەنابەت ناناسم بڕوا بکە هەر مواطنێکی تر ببیتایە ئاساییە من ئێستا بۆم شیە کردیتەوە بۆ قسەکانم وەکو ئێستا چۆن بۆ جەنابەت یەکەم بۆ مەکردی حەزەکەم تێی بگەیت حەزەکەم جەنابەت تێی بگەیت و ئەو کەسەشی کە بە بڵێن بە خەڵە توی تێگەیان دەبێ وڵا نییە ئەو شتە کاک سەڵا بەڵێ جێم لێتە بەڵێ دەنگ خراپە کاک سڵا ئەلۆ نیو دەق ئێستا بۆت دەکەمەوە نیو دەق ئێستا بۆت دەکەمەوە باشترە دەنگ بۆی دەکەینەوە باشترە ئەبزانین ئێستا کەمەشکە چاوەڕێی دەکەین بزانین بە خۆی دەیکاتەوە لەبەر ئەوەی ڕەنگی هەر قسە بکاتن ئەگای لە ئێمە نەبیت نەوەکو ستۆدیۆ تەواو من دەستخۆشی لێ دەکەم کە جواب بەداتەوە ڕێی خۆی دەدا و من بەڕاستی وردەکاری مەسەلەی ئابووری و ئەو ڕۆژەی ناو کوردستان نازانم زانیاریە بە ئێمە گوترا ئێمەش ئەو پرسیارانەی خەڵکە ئەوە بۆ کاک حاکم سەلاح بەگۆزینەوە دێک دوو پرسیاری کەشمان مایە بزانین ئاخر جار جوابمان دەداتەوە.
كاك صلاة كقادر بله قطع بو دنك خرا بله اساي قربان كسباشا بله جوابي مثلا وخالك سبب بوجرات باسكت تصور كقادر يق دينار لسلام ور نجيرا واجر بنجا مليار لا نبي جابا هر شتێکی شت بۆ ڕوونکەمەوە ئەو مەبلەغی کە لێ وەرگیراوە هەمووی لەسەر ئەساسی نسبەیە مثلا بۆ نمونە کاقادر 50 ملیاری بردو و تومانە ئەبێ لە 105 ئەو مەبلەغە بهێنیتەوە بۆ کاقادر با دیسا بچینەوە سەر خاڵی یەکەم کە وتمان ئاەتەکەی لا تەقربوا الصلاة ئەمە ئەم ڕەپارانە کە لیان وەرگیراوە هەمووی لە بانق ئیداع کراوە کاقادر هەمووی لە بانق ئیداع کراوە بە سیوولە وەکو نەقد بۆ ئەوەی بانق بتوانێ سيولي معاش بدات سيولي معاش طبعا جناب دزاني بانك يستش موشي فرمانبر كخوش فرمانبرم نقد ادريه وكل جروبانيه كقادر تو كونتوي خوتت هي واكونتي خوتت هي وحسابك ما موشكت ما قالش سر حسابك بداخل لي لا ايمانيه هموي سيوليه هموي نقده بله او برفارني كلمه مرجيلاوا هموي الرجال المرجيلاوا كقادر 20 مليار الهايه ڕێژی لە 105 20 ملیارەکە چەندی کردووە 100 میلیۆن تومانە کاقادر بڕۆ کاکە ئەبێ 100 میلیۆن بێنی بۆمان بۆ لەبەر ئەوەی ئەمە ئەیخینە بانک وەکو ئیعادە تەهیلێک بۆ بانک بۆ ئەوەی لەو هاچۆنەڵی وشکە ساڵی لەو مشکلی پێشویلەیە ڕزگاری بکەین بانک بەڵام لەگەڵ ئەوەشا ئەو پارەیە مسادرە نەکراوە کاقادر دەستی بەسەرا نەگیراوە زووتومانە بۆ ئەوەی کە كاك صلاة تيجيشتين بس قزم لوي يعني تشتك زمان كراك او انا باركيان ورقت يار او نديا كاك صلاة او بابا ما زور قصة كرت ازام رون كرنا ودا دس خوش بي بتينا سب دوب سياري كرتي كاهيا باكاتي توش ناقرم يك كومالك خلق دا جيرين مثلا سبا خومان يعني من نامي يوزور اسمه بس ليرا منو كل روجنامة نوسك باسا كان بنمونا هر کەسێک بگیرێ خاوەن هەر فکر و بیر و باوەڕێک بێ ئەمە دەبێت دش بین بەنمونە ئەگە بەنا قانونی بی ئەگە بەنا قانونی بیتن ئەگەر داعش بێ ئەگەر نەعلەم هەر شتێک بێ دەنگۆ هەیە کە ئێستا مەسەلەن لە دەڤەری سلێمانی ئەو خەڵکانەی کە لەگەر خەتی باڤڵ تاالبانی تەواوینە لە خوتو خۆڕایی دەچیرێ بەنمونە يعني أتو يشك لحاك مكان يشك لو أنا دوينة بمن يانقود أكو تساوشينا لقال كسيش كش أمر قبضي تانو در كدوه يعني تأساسك ألين يعني أجر بوشيو ببشر شي جرينج لدرجة تيوري يشيتي أمر قبضي لو درسي لبر أوي لقر ختيوانينا يعني تسونا أوانا لبرق دبيني بس أو جماعتاني للاهور شيخ زنشين زيكن أمر قبضيان لو درسي دجيرين يعني أو ذكرك كأتو بخود استبخود قلت من حاكمي أسايشم استأودنا وهي بنمونة تومتي أودوي باب بنمونة بلم تيه بنمونة والله كاك قادر من حزك بوشتي بو جناب الروكم إما لمحكمة تحقيق كوت المحكمة تحقيق هي أسايش به هي محكمة تحقيقي تندو تيجي خزاني به هي محكمة تحقيقي تجاوزات به إما هموي محكمة بله هموي دادقايا كوت الدادقاي يعني دادور كوت الدادور يعني برياردان من أويك جناب الباسيكي أو نوا لا منية ونبيني ويعني ناتو نبو بكيسيك بيت لا حاكم صلاح وتحقيق سير رجل موبرجيلا دو رجل موبركاك أو تو بخوت الله متعذب من بس دمي بزانم خو معنا ونيا أوي خطي لاهور بي نابي بجيلي أوي خطي بافل بنابي بجيلي ونيا شتي قانوني دلين يعني أمد لقر قانون داين سكو خو من أقر أوبوزيسيونش من نابي بلا من نابي خلق بجيري خلقي آزادي خوازش هر كسك بس ريسكي قانوني خوي هبيتن تومتك هبي بلا بابا أو تومتها وانيا يعني قصي من ليرة دايا بلي راسها دلنيا بكاك قادر إما من المحكمة تحقيق وكو خموكو حاكميك كبياني دوسيك قادر خوانا خواستا دل الريتوهات الأيمن بلي قادر تومتك خابة طال تومتك تحقيقي تياكا من وكو حاكم تحقيق بولمونا عليك قادر نادر يعني رئيس الحكومة ما يبو جناب دو قصيكم لا سايكو كاك حاكم لكردواري ما هلو قال تبلم لا هولير على تسمع أو دس عيد نبي دسم دا خاولي عيب كل بابا لو بيده يعني بقصك بكينا يعني تيا لا طبيعية يعني
بله من تبقي احترامي وجنابك اگر خوانه خواسه تومتي وخليتها بالتو بله قادر نادر اطلاعاتي ايران بله بله لقل اطلاعاته دوريه يعني تعاملي لقراكا من وكو حاكم تحقيق كاك يا قادر بله تحقيق تياكم لو مسألة وكو حاكم تحقيق بله حق خوته وانا قادر نادر بلقى هي لسري بله حاليك بو محكمة سروي خوم وكباسم كالجناب وجنابه بله مود وسيكا محكمة تحقيق بس تنها تحقيقك ليقولينوك لو بلغانيك لبردستا لسلك قادر نادر بله اگر بلغا كان كفايتي تيابو بو اويك بني الريكا قادر بو محكمة جنايات حاليك بو محكمة جنايات اگر بلغا كان كفايتي قانوني تيانا بو بلغا كان او تو نبوك ببلغي حالة كقادر نادر لمرحلة تحقيق افراج ابيه بس فتريك بي اتش تحقيق يعني همو قصيك هواك واه بيكمان لقصيك لا لو الرا كافي سار يا شيخ فلان يا شيخ في سار اما بوي حزكم بجناب اما رونكموا اما با من نبي باين نبي شون بو بعض مسائل اثباتات كقادر بله لما هو بيستدك لما اخيرانا في موابع همو كسي بيستويتي چندها خلقي خاون سلطه خاون دەسەڵات وەکو توانای شارەوانی وەکو مدیری شارەوانی وەکو نازانم کۆمەڵی خەڵکی بەتوانە ژیران بەڵێ ئێ باشە کاقادر ئێ ئەوەی خێتی ورخۆ ئێقەی ناکە بەس هەموو بە پارە بەردران یعنی ئەگەر گەندەڵیان هەبێت بەڵێ کاقادر چاوەکە بە کەفالەت بەربوون بەڵام محکەمەکەیان ماوە جارێ داواکە بەداخەوە لای ئێمە خەڵک تێناگە بەڵێ لای ئێمە کە کابرا متهمە بەرەبێ بە کەفالەت کاقادر بەیانیە تەلا من تۆمەتبارە بە کەفالەت بەریە دەم ئازاد یەکەم خەڵک وازانە تەواو کەفارەکەی ئایتر دۆسیەکەی تەواو نەخێر دۆسیەیەکی تری ماوە لە قۆناغێکی ترە لە دادگایکردنە بس خلق أول ناس أنا كقادر يعني هم كسكتير جينم أم حقيقة إذا فرصة شي باشا أو فرصة شي باشا يعني لو تسند مانجي هيس كستان داوة تداد قالوا مسؤولاني يتشتي لا كومالك إزراعاتي باش كرا وكو إزراعات يكم زارا ناوي كومالك برپرس بردرا وجيران ماويك بس أو إلى ميديا بأما قطرة ديار أمش أو ديوة دبينين بو أو ديوة دبرسين نازانين أو تو باز دكي على كفالتا هيتيان رزكي دادگايان أو بكرا بلاي كقادر دنياتك موا أو تعواني كباس كراوة كبوبة دوسية كشوطة مرحلة تحقيق يستا كومالي قناغي يعني كومالي وردكاري ما وردكاري تنها دواي فترة هموي حالي محكمة موضوع كريت هموي حالي محكمة جرح كريت محكمة جنايات يعني أشياء بلاي أزاني وكل شيء ويا كقادر وكوا جناب من خوش ما تشمبو مختبرك فحص مكا عينيك خوين بلي ورقريا لمختبر شركة نوي بوكابو أزاني كم على رجكيتي أما أيكابا ليستيك بوم أيكابا ترابورتي رابورتك أيات تسمع على بيبا بولاي دكتورك خود دكتوري أخصائي دكتوري أخصائي بريح سريع واي صلاح شيء بروك كقادر من حزكم جناب الآوام لمن تيبقي يعني بو نانا تيجي جنب بو مش كاكسلا بو تلفون لكن برا بو معنا من بو لبو أو بلاج لكم هو قصدم لويا يعني أمن بردوام حزكم لقى مسؤول خصبكم بابا تيبقى من دزانة مو خبراني دقات إيما باشا شو من الملانية باشا شو شخصية باشا شو حقدو عصادته بلان باشا شو راسته بس مسؤول هلدي كاك خومد او دنبيني لقى كس إهانة معنا كردوا بالريزو قفتو بودا كان من أو بسيارة ديت دستا من بس من قاموس نيم وامور دكار يعني لكردستان بم دامو دزقايا چي قورا من هبيتن بتوانم ورد همو شارة زابم بارحال اوشتا چي دل خوش کرد اگر ڕێچکەی قانونی خۆی لە بەرامبەر بە پرزۆرگی خۆمە هەراهۆریای مەلۆچیە کاک بەنمونە ئەگەر وەربگری حزب تەدەخڵ ناکەبێ ئەگە پێت وایە حزب تەدەخڵ ناکە و نابتە واستەکاری و خاتر و خاترانە جنابت بڵێم کاقادر با من یەکشت بە جنابت بڵێم من کە بووم بە حاکم محامی بووم یەکە بووم لەو محامیانەی کە ئیشم زۆر بوو بەڵێ ئەو هەموو محکەمەی سلێمانی من ئەناسێ و ممکنە یعنی ئەگەر جنابت پرسیارکەی من إيشم زور ولا محاماة إما بوبوي بحاكم براستي إما بصراحة كقادر بلين ونلين سليماني شاركي بشغلية
كوادري ياسایی کەمە. بەڵێ من بۆ خۆم دیراسەم عەربی بووە، یعنی لە کاتی خۆی کە دیراسەمان عەربی بووە لە جامعەی سەلاحەدین کولی قانون تەواو کردووە، ئەهلی نەبووم بە جوهد و ماندووبووم خۆم کوڕە فەقیرم بەڵێ زان کۆم خوێند بە کرێکاری لە هاوینان کرێکاریم کردووە کە خۆم پێ ژیاندوو زان کۆم پێ تەواو کردووە. ئێمە من کە بووم بە حاکم کا قادر لەو نازونعمەتەی محامات دەستم لێ هەڵگرت چون بووم بە حاکم بۆ معلوماتی یەکەم تەعین من لە کەلار بووم کاکێ ئەزانم ئاگام لێ لەو ئەو زانیاریاندا سلێمانی و کەلارە زانی بینی چەنە کا قادر سلێمان هەموو ڕۆژێک ئەم عەبدە لەگەڵ 4 حاکمی تر بووین ئێمە ئەچوین بۆ کەلار و بە هەموو ڕۆژەکە هاتینەوە 5 ساڵ و ئەم بەیاد لە کەلار بوو حاکم بووم. بەڵێ دوای 5 ساڵ و نیوەکە هاتمەوە نەقڵ بوومەوە ساڵێک منیان بردە بەڵێ بەڵێ جملت الحمدلله ئێمە حزبینین، ئێمە حاکمی حزبینین، حزب ئێمەی نەکردو بە حاکم. بەڵێ یاش دەکەمەوە حزب ئەبەدەن کا قادر بڕواکە کا قادر جنابەت ئێستا تەلەفۆنت بۆ من کردووە هەتاکو ئێستا لەوەتی حاکم سەلاح حاکم تەحقیقا یەک مەسئولی شێتی تەلەفۆنی بۆ حاکم سەلاح نەکردووە وتبێتی کاکە ئەم دۆسیە ئاوای و ئاوایە بە هیوان وا بکەن یعنی خۆمە دوژمنکاریمان لەگە پارتی و شێتی نیە ئەمە دەمانەیە حزب تەدەخڵ نەکا و حاکم سەر بەخۆبی بەزانم کاک حاکم هەر بە هەر حاڵ ئادواین پرسیار لێ بکەم بۆ کات نەگرم مادام بازەوت کرد کوڕە هەژاری ئەو خەبەرە شاتیە من کۆمەڵک خەبەراتێ بەس ئەوەم پێ ئەوەیە تۆ ئەڵێ کوڕە هەژارم تەبیعیشە بۆ خۆت ئەوە بە ڕێزیشەوە تۆ لە 2012 ئەڵێن لە گەڕەکی برایم پاشا کرێتی بووی یعنی ئەوە شتە شانازیە وایە نا یعنی ئەی ئەڵێن لەو ڕۆژانە چی لە گەڕەکی عەقاری لە خانوێک 6 دەفتەرت پێداوە و نەشکردراوە تا چەند ڕاستە من خەبەرە لەو مات یعنی دەبی ببرسم بەڵێ وەنیا لە بڕێەوەی بنووسی بەڵێ بەڵێ اینەکەی لێنێت کا قادر من لە ساڵی 1995 بەڵێ محامی بووم هەتاکو 2014 بەڵێ جا حسابی کە جەنابێت 19 ساڵ من محامی بووم وەکو پێشم وتی یەکێک بووم لە محامیە پڕ ئیشەکان بەڵێ وەسم زۆر باش بوو کا قادر ئێستاشی لەسەر بێواز لە حاکمی بێنم بێم بگەڕێمەوە بۆ محامات مانگی ممکنە هاچۆ دەڵێ ئەگەر بڵێم بە $10,000 ناڵێن پارە ئەی چۆن هەتا 2012 ببوورە بەس ئەو قەوس ئەتا 2012 لە 95 لە بۆ 2012 تۆ کرێتی بووی کاک ئەوە یعنی بەڵێ بەڵێ فەرموو بۆ چیەکەمەوە کوانی تر بەڵێ من پێ دەڵێم یەک بە یەک بۆ چیەکەمەوە قوربان بەڵێ فەرموو ببوورەکە کە لە ئاساییە من لە ساڵی 1995 محامی بووم بەڵێ 1995 محامی بووم بەڵێ لە ساڵی 98 ژنم هێنا بەڵێ بۆی بزانی نەنا وردەکاری پێویست ناگا بەڵێ ئەو شتی پریڤاتی خۆتە دەست خۆش بێ هیوادارم هەموو مەسئول بەڵێ فەرموو بۆی دوای جوابت بمەوە من لە ساڵی 1998 ژنم هێنا لە ساڵی 1998 هەتا 2005 من کرێکی بووم بەڵێ لە ساڵی 98 هەتا 2005 کرێکی بووم 2005 ئەرزەم وەرگرت بەڵێ 2004 ئەرزەم وەرگرت لەکوێ لە کورسات بەڵێ فرۆشتم ئەو ئەرزەم فرۆشت خۆم سارێکم لە ژێرا بوو سارەکەشم فرۆشت اینجا ئاڵتوونی ماڵەوەمان هەبوو ئاڵتوونەکەی فرۆشت بەڵێ یعنی پارەم قەرز کرد لە لای خاڵ و لای برایەکەم خانوویەکم کردی لە عەقاری خانۆکە کۆن بوو ئەمە چەند ئەمە 2005 بەڵێ قادر بەڵێ 2005 خانوویەکم کڕی لە عەقاری خانۆکەم تێکدا چیمەنتۆم وەرگرت بلۆکم وەرگرت یعنی بڵێن ئەوەی کە حکومەت بەڵێ وەرم گرت و خانۆکەم تەواو کرد قوربان بەڵێ لا ئەمە ساڵی چەند ئەمە ساڵی 2005 کا قادر وەرە تۆ حسابی کە من لە 2005 ەوە تا 2014 چەند ساڵەکە کا قادر 9 ساڵەکە بەڵێ 9 ساڵەکە قوربان من دوای
2005 واتە 2014 هەر محاماتم کردووە پارەم پیا کردووە بێگومان وانە هەنێ وەزعم هەیە خۆم ئێستش حەزەکەم بزانی من سارەکەی ژێر خۆم ئی زمانی محاماتە ئی پارەی محاماتە کە هەڵم گرتووە یعنی کە پەیدام کردووە لە محاماتە چوار بەڕاستی کاقادر من جەنابە دەزانی کە لە محاماتە حڕی داوای جەناب دەبینم داوایەکی کترە بینم داوایەکی کترە بینیم لەم 20 وەرەقە وەرەگرم لەو 2 وەرەقە وەرەگرم لەو مەسەلەن 50 وەرەقە وەرەگرم داوا ئەبینم هێم ئەچم قادر من 19 ساڵ محامی بووم من خۆمم بەهیوان کردووە بەخەراحەت لێ ناشاربەوە بۆی پێویستم بە کەس نەبێ کاقادر حەزەکەم ئەو قسەی من بۆی پێویستم بە کەس نەبێ تەحەدا ئەکەم لە ئەم دەقەیەوە کاقادر یەک شت لەسەر من ڕووی مادیوە 1 سنت 1 دینار 1 دۆلار 100 دۆلار چۆن ئەڵێ یەک شت لەسەر من بڵێ وەڵا حاکم سەلاح مەسەلەن بۆ نمونە خوا نەخواست ئەو شتێکی کردبێ ئەبەدەن مستعدم و ئەوش هەموو زانی چدا قادر ئەوەش کە ئەمڕۆ هەیە لە ئارایە کە ئەمڕۆ ڕۆژانەی بینین ئێمە یعنی بۆ نمونە خەڵک هەیە پارەی حکومەت دەبا خەڵک هەیە مەشروع بە خەڵک هەیە چی ئەبا خەڵک هەیە چی ئەبا من الحەمدولله معاشەکەم باشە تا قادر بەڵام معاشەکەم من ئەگەر پێشتر محامی نەبوومایە نەمەتوانی بەسەراحەت ئێستا سیارەکەم بای 3-4 دەفتەر بووە بەڕاستی من ڕۆژی خۆی لە محاماتە لە تیری هاتم یعنی وازم لە محامات هێنا لەبەرەوەی کە الحەمدولله من لای تۆ باسەکەم وەکو برایەک الحەمدولله خۆم فول کرد لە ڕووی مادیەوە اینجا چوون بۆ حاکمی بۆ ئەوەی ئەمزانی کە من معاشم محدودە بێ لە حاکمیە ناتوانم هەنێ شت بکەم بەڵام ئێستاش بۆ معلوماتت ئێستاش لە خانووکەی خۆم لە عقاری و ئەبەدەن نەشەز دەفتەرە ئێستاش حەزەکەی وەردا ئەگەر بەیانی تۆ لێ دەفتەرت دەمێ ناناوتیان چۆتە سەخانوێک کاک حاکم برا لە سەمەش گوتراوە میدیای پارتی لە میدیای سێبەری پارتە سەمەش گوتی ڤیلەی هەیە وای بەس خۆشی من لەوەدایە کە ئەمە لە وڵاتی سویدین هەمووی ئەوراقە کە چەندمان لە بانک قەرد کردووە من نەک بە تو دەگوترێ برا بەمەش دەگوترا وە بەمەش دەگوترێ لە خانیدایە باشە لە خانیدایە 9 ملیۆن کورد لە ئەوروپا خانی دەکرێت لێرە پارە لە بانک قەرد دەکرێت بەس ئێمە وەکو ئێوە نییە ئێمە هەموو شت لەسەر نێت هەیە نێت یان لە بانقەیە دەتوانی دەردێنێ ئینگۆوە نییە کە ئەو شتەشەیە بەرحاڵ کاک حاکم من سوپاسەکی گەرمت دەکەم کە یعنی من هەروامە یعنی پرسیە کۆمەڵک زانیاریان دایتە من ئەو سێ پرسیارەم لێ هەربژار بەڕاستی پرسیاری خەڵکە بە من دەڵێن ئەمش تەحویل دەکەم ئەگەنا من 22 ساڵە لە دەرەوەی کوردستانم بەرمونە دێم دەمەوێت بمە عاملێکی مشتەرەک ڕەخنەی خەڵک ناڕەزایەتی خەڵک قسە و قسەڵۆکم قەوم قۆی خەڵک بینم لەگە بەرپرس قسە بکەم بەداخەوە زۆربیان ئەترسن یعنی نازام هەر ئەوەمە قادر نادر کەچی جواب نادەنەوە هەر ئەوەمە بەڕێزەوە گفتوگۆ دەکەین ئەتوو لە خۆت ناترسی بزانە چەند نەقەپاتت کرد بەو پەڕی جورئەتی شۆ ڕووکردنەوەی خۆت دایتر با خەڵک بڕیار بدا بەڵێ کورە چێ نامناسی یعنی بۆم نییە کاک حاکم بەڵێ بفەرموو بەڵێ یەک دوو مقابلەی تۆم گوێ لێ بوو لە تەلەڤیزیۆن لاهی لە ئەنتەرنێ بڵێ لە بەڵێ ئەلۆ ڕایانە کرد بۆ کاک قادر من ئەگەر هیچ لە خۆم شت نەبم من کاک قادر وەرە ئەمە سیڤێکی منە وەرە من کاتی خۆی ئەگەر 19 ساڵ محامی نەبوو بێتم کاک قادر ممکنە ئێستا من ئەگەر خانۆکەم بایی 30 دەفتەر بێ وڵی ئەو کاتە من خۆم پێش جنابەت من خۆم محاسبەی خۆمەکەم ئەڵێم ئەبا شتێکی تا بێ من چۆن من بەبێ هیچ شتێک لە وەزیفە و یەکسەر لە وەزیفە بم 20 ساڵە لە وەزیفە بم هیچ وەزیفەیەکی هینم نەبینی حڕم نەبینی بێ بەڵام من کاک قادر من ئێستا هەموو برادران يعني لمحاميكان لا على التعيين مثلا همو محاميكان أزانا همو موظفكان همو خلقي أزانا كأنا لا من الأخوة بزاب من تنبكسني كقادر من بياني أو قصة يمكن لو حزقم لا جنام شتيكم من أجر بياني زاني ناتوان محاكمي وكم بعدالة هيك استقاليك أكم كقادر هيك استقاليك جوانا كم أجم محاماتي خوم أكم ماني $10,000 خم جفانم يشي خوم أكم شركيكي محامات دروس أكم 4-5 محامي أخم لا يخوم الأخوة بزابة أو نوع علم فيها كقادر كمان أصلا هيج بيستم بونا بمحاكم بمعلومات كقادر غيري إما قلت مع خدمتي يمشي يخوم
بله. يعني مع قادر مجموعة حاكم مثلا لدروي سليماني هاتون يعني كوملا وضع بيوز ناكا سباسيكي يعني اما هسما كل من مجموعة اجتماعيات مهبو كقادر مثلا محاماته ايش مكر بصراحة ايش باش مكر ايش باش خلقي باش مناسي وخلقي يعني زور باش خلق هبو لأوروبا من وكيلي بو مستقي دنياي بمن هبو وهمو كاتك دعواي هبو ايشكي هبو بمن يقول تلفون بو كلم كاك حاكم كاك صلاح او ايشمان هي بو مانكي امو بلا بو مكتن بلام بحقي خوم قانوني ورأكد يعني بو نمونا قادر نادر ايشكي بمن هبو امو قادر كاكا او ايشي والله بنجا نورا تكليفك ايو قيد شيكا بيشكم بوكل بنجا رقم ليه ولا كتي اما قادر منه وصد صال يشو حرم كده يستحق من ونمنا عرم هي كقادر من ارجع تربية ارجع من لدي وزارة شوردو ولا وظيفة عام كاك صلاة زاينت يا برا انس من هر او جملة درم يعني بزاناتو ندى ترسي ورون كنوي خود دي لو لبر اوي سقد بخوها سقد بخوها او دلي يعني أول برسانة كرادة كان يعني أويا يعني خلقناها خنياق بيني بربرسكا دو روجنا مبر وضعي كرياتيف ولا بريك خانيشي سيقاتي برزكاتو اي كاكا موسكي تسندا او تسندا ساتو رونكنا خود يعني رونكنا برحال كاك صلاة شليك دقيق صدقين من خوشحال بم بهيوان برپرسو دادورو پارێزەر و پۆلیس و وانەی تریش وەکو تو ئاوا جواب مام دەنەوە گفتوگوێ بکەین بە هەردوو بگەینە ڕاستی سپاس دووبارە کاک سڵاو زۆر سپاس ڕێزتێ